ئەوانێک کە تەشیر و بێڕێزی دەکەن بەرامبەر ئەو خەڵکانێک کە لە سۆشیال میدیا کە ڕسمێک بڵاو دەکەنەوە یان شتێک ئەوانە دەبی لە ڕووی دەرونیەوە یان تەواو نەبن بەڕاستی شتێکی زۆر ناشرینە لە کۆمەڵگا ئەمڕۆ سەری هەڵداوە یان کەسێک کە دەبێتە شتێک لە بنەوە یان لە شتێک یان لە فەیسبوک یان لە ژێریەوەی کە لایڤەکە شتەکە جنێوی ناشرین دەدا بەڕاستی ئەم دیاریشی بەڕاستی ناشرینە. ئەو کەسانە دەبێت یەکەم شت بەو شتە فکر بکەن کە کاتێک دێنە ناو شەبەکەی مەجازی ئەو قسانە دەکەن ئەوە فکر بکەن کە ئەوە خۆشکی خۆیانە، ئەوە وەکو برادری خۆیانە، یانێ فکر نەکەن کە ئەو خەڵکی بەرامبەریان خەڵکێکی دوورە لە خۆیان، ئەوزان ئەوە خۆشکی خۆیانە، برادری خۆیانە، قسەی خراپ نەکەن. ئەوانەی کە تەشیر دەکەن بە بیرڕای بەرامبەرەکان لە سۆشیال میدیانی هەر لە دامەزراوەیشتر بێت دەکرێت لەلایەنی پەروەردەیەوە کارێک سەر بکرێت. پەروەردە فاکتەری یەکەمە ئەگەر بتوانێت بۆیان شی بکاتەوە کە سۆشیال میدیا چییە، چۆن بەکاردێ و ئەگەرەکانی توش بوون بە نەخۆشە دەبینیان چۆن توش دەبن چونکە خۆی لە خۆدا سۆشیال میدیا خەریکە دەبێتە دەستگایەکی زۆر بەربڵاوتر لە تیڤی و ڕادیۆ و بەبرچاوی خۆشمانەوە زۆرترین تاڵ دەبینی. لەوانەیە لەو کاتەیە کە کۆمنتێک بۆ ئەو شەخصانە ئەنووسن لەوانەیە ئیرەیان بۆ شەخصە بێتن یان بەخۆیان نەگەیشتبوون بەو پلۆپایە کە ئەوان پێگەیشتون یاخود لەوانەیە ئەوان دەرونیان لە شتێکەوە شکا بێتن یاخود بەتاڵکردنەوەی ناخی خۆیان بێتەوە بەو کۆمنتی کە بە کەسی بەرامبەر ئەدەن.